کاک ڕێبوار فەرموو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. کاک ڕێبوار برای خۆشەویستم سەرچاو عەزیزم. والله داوای ئامۆژگاریەک کردیەکەن شتێکەوە باس بکەم و ئامۆژگاریەکم لە خزمەتام براکەم. مامۆستا من وا 3 ساڵە بێ زەواجم کردووە. سپاس بۆخوا کێشەمان نییە و زۆر باش هێناومانەتە ئێستاکەنە. مامۆستا مودەیەک هەبێت زۆر عەسەبی یعنی خێزانم قسەیەکەکە ڕاستە هەموو ئافرەتی شتێکەکە کە مێردەکەی بەدڵی نییە. بەڵام هەستەکەم عەسەبی بووم یعنی توانای قبوڵکردنی شتەکانم نییە لە ئەو. وانیم لە دەرەوە زۆر باشم بێ کێشەم و پێشتریش سپاس بەخوا کێشەمان نەبوو. بەڵام خۆم هەستە خۆمەکەم کە دانم شتێ بڵێت کە ڕاستە شتەکەی غەڵەتە بەڵام دوای بیرەکەمەوە کەشانی ئەم تووڕە بوومە زۆری من نیم. کاکە ڕێبوار تۆ لە دەرەوە گرفتێک نییە لە دەرەوەی ماڵی خۆتان گرفتی قەرزاری شکستی مادی تێکچوونی باریکی کۆمەڵایەتی ئەمانە نێشکول لەگەڵ کەسێکە. ماڵۆستا سپاس بۆخوا وەزعمان باشە و سپاس بۆخوا ئیشەکەم سپاس بۆخوا پارەمان هەیە خانووی خۆمان هەیە سپاس بۆخوا هەموو شتێکمان ڕەبی خوا بەرەکەتی تێ بخا بەسەر چاو ئینشاءڵڵا من لەسەرەوە قسە بۆ جەنابیشت دەکەم. سپاس بکەم ماڵۆستا سپاس بۆ ئامۆژگار خوای گەورە سەلامەتتان کە بەختەوەر بی ئینشاءڵڵا کاکە ڕێبوار خۆت و هاوسەرت. کاکە ڕێبوار فەرمووی 3 ساڵە هاوسەرگیریم کردووە و الحەمدوللا کێشەیەکم لە دەرەوەی ماڵ نییە بەڵام هەست دەکەم ئێستا وەکو جاران نەماوم عەسەبی دەبم. کاکە ڕێبوار گیان لە ژیانی ژن و مێردایەتیدا لە ساڵی یەکەم و سێ تا سێم و چوارەمیشە زۆر جار ئەوە دروست دەبێت جاری وای پیاوەکە ئەو حاڵەتی لێ بەسەر دێ و جاری وا هەیە ژنەکە وەستا خۆت دواتر پەشیمانی کە لەوەی عەسەبیت بەسەرا هاتووە. یعنی قسەی هاوسەرت وەکو پێویست نەبووە دڵی تۆی ئاو نەداوە دڵی نامورتاح کردووی بەڵام وەکو جەنابەت فەرموود شایانی ئەو عەسەبی و هەڵچوون و تووڕەبوونەشی نەبووە. بۆیە هەر هەستکردن بە هەڵە بۆ خۆی فەزیلەتە. الحەمدوللیلا ئێستا کە تۆ هەستت بەوە کردووە کە کارەکەت غەڵەتە ئەوە بۆ خۆی بەشێکە لە چارەسەر. مرۆڤ ئینسان پیاو یان ژن لە ژیانی هاوسەریدا تووڕەش بێ و خۆشی بە حەق بزانێ یعنی خۆی بە تاوانبار بە گوناهبار نەزانێ خۆی بە حەق و ڕاستی بزانێ بڵێ ئەوە زیاتریش تووڕەبوومایە ئەو تووڕەبووناری هیچ نییە لەوێدا لا ڕێبوون دروست دەبێت. تۆ کاکە ڕێبوار مادام الحەمدوللیلا هەستت کردووە کارەکەت هەڵەیە ئەوە بەشێکە لە چارەسەر. بە برای خۆشەویستی خۆشم بڵێم کە پێغەمبەر صلی الله علیه و سلم باسم کرد 3 جار بە کەسەکە وتی کە ئامۆژگاریم کە تۆش من حەدیەوەم نییە خەڵک ئامۆژگاریکەم ئێمە تەنها بیرهێنانەوەیە جەنابتان کەسانی زانا و ڕۆشنبیرن قسەکانی ئێمە بیرهێنانەوەیە من خۆم لەوە بە بچووکتر دەزانم نەسیحەتی هیچ مرۆڤێک بکەم بەڵام تەنها بیرهێنانەوەی هەندێک ئاەت و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم و ئەزموونی ژیانیش کە شتێکی فێر کردبین تەنها بیری جەنابتی دێنمەوە ئەگەر کاتێک هەستت کرد بە عەسەبی بوون فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم جێبەجێ بکە لەو کاتەدا بڕیار بدە بڵێ پێغەمبەری من صلی الله عليه وسلم ئامۆژگاری کردوم إنما العلم بالتعلم وإنما الحلم بالتحلم. دوو شت مرۆڤ دەستی هەیە تێیاندا. مرۆڤ بۆ ئەوەی زانا بێ پێویستە هەوڵی زانین بدە. کەس ناڵێ فێر نابم. خەڵک 1 جار شت بخوێنێتەوە لە بەریدەکە من بە 3 جار فێری دەبم تۆ بە 5 جار فێری دەبی. هەوڵ بدە خوا عیلمت دەداتێ. فەمووی إنما الحلم بالتحلم کەسیش خۆ نەخەڵەتێنێ بڵێ من عەسەبیەکم بەسەر خۆما زاڵ نابم بەخۆ ڕاهێنانە. کاکەی خۆشەویستم ئێستا جەنابەت جاری وایە هاوسەری بەڕێزت قسەکەت بەدڵ نەبووە لە دڵی جەنابتی داوە وەکو پێویست نەبووە ئەو وایە ئەو قسەی بەو شێوەیە نەکردایە بەس سی چرکە خۆت بگرە ویست وڵامی بدەیەوە کولە بەخوا هەڵەت کرد ئافرەت هەر جوابی قسەی وا نادەمەوە بەڕاستی تووڕە بووم ویستت تووڕە سی چرکە بگرە من ناڵم خولەکێک 6 چرکە 30 چرکە وڵام مەدەوە 30 چرکە دان بە خۆتا بگرێ بە زمانی خۆتدا بنووسێ دوای 30 چرکە کەسێکی هەیە من بوویتەوە بڕۆ بەپێوە بووی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی دانیشە إنما الحلم بالتحلم بەڕاستی حلم و لەسەرخۆیی و هێمنی بڕوا بکە دەتوانی خۆت ڕابێنی 30 چرکە قسە مەکە سەیرێکی وردەوە دەهێدی بوویتەوە 1 تۆس ئاوێک بخۆوە بەپێوە بووی دانیشە دانیشت بووی 4 مەشقی ئانیشکێک بدە لە سەقەنەفەکەت ویستت جوابی ئافرەتەک خێزانت بدەیتەوە موبایلەکە دەربێنە خۆت بە شتێکەوە مەشغوڵکە پەیوەندی بە هاوڕێیەکتەوە بکە و چاکوچۆنیەک و مەرحەبایی دایک و باوک و خوشک و برایەکەت بکە بابەتەکە کۆتایی پێهات لە دواتریشا لە دەرفەتێکی هێمنە کە نەتۆ عەسەبی بی نەخێزانت داواکاری و تووڕەیی هەبێ بڵێ ئافرەت تکال لێ دەکەم ئەوە نەخۆشەویستیم بۆت هەیە توخوا بە ئەم گوڵی خۆشەویستێمان بە دڕکی تووڕەبوون نەژاکێ بە ئاوی تووڕەبوون نایاتە نێوانمانەوە جاروبارت تکال لێ دەکەم خۆشەویستم هاوسەری شیرینم ئەم قسانێک ئەو ڕۆژەکردن خەریب و دڵم ئازادە با دووبارەی نەکەینەوە
من ئەزانم داواکاریەکانی تۆ ڕەوان بەڵام لەم کاتەدانا لەم کاتەدا گونجاو نەبوو بۆ شێوەیە نەبوو هاوسەرت خەناعەت پێ بکە ئەویش خۆ پارێزێ لەو شتانەی کە تۆ پێی تووڕە دەبی بەڵام هەوڵ بدە لەو دەقەیەدا بەس من پێت دەڵم سی چرکە خۆت بگرە عەسەبی بوونەکەت کۆتایی پێدە و دیتەوە خوارەوە یا ڕەبی خوای گەورە بەختەوەرتان کە